بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، لەبەر گرنگی بایەخی نەخۆشیەکانی مەمک لەم زنجیرەیە بە پشتیوانی پەروەردگار ئەچینە خزمەتی بابەتێکی گرنگ لە نەخۆشیەکانی مەمک و ئەو ڕۆشنبیریە تەندروستی کە مەفروزە هەموو هاوڵاتیەک بیزانێ بە تایبەتی نەخۆشەکان بۆ ئەوەی کە زۆر لە پرسیارەکانیان پێش ئەوەی کە بێنە لای پسپۆڕەکەیان جواب بدرێنەوە ئەلەرنا بە پشتیوانی خی گەورە باسیەکەین. بابزانین پێکهاتی مەمک چییە و فەسلەجەی مەمک چۆنە و مەمک تووشی چ جۆرە نەخۆشیەکانە بێ و ئازاری مەمک شان و مل، ئازاری سۆڕاوی مەمک لە کاتی سۆڕی مانگانە و پێشسۆری مانگانەیە و گرەی مەمک چییە، چەند جۆرن، کیسی مەمک چییە، چۆن چارەسەرەکرێ هەوکردنی مەمک لە کاتی شیردانە و ئەو گۆڕانکاریەی کە بەسەر مەم کادێ لە کاتی گەورە بوون و لە کاتی باڵغ بوونە، ئایا شیر چۆنە درێ و بۆری شیر چۆنە کشێ، ئایا هەوکردنی درێژخایەن چییە ئەوەی کە پێوتێ GM و ئایا فایبرۆسیستیک چین چییە، گەورە بوونی مەمک لە پیاوانە واتای چییە و ئایا ئەمە نەخۆشیە یاخود نا، فراوانبوونی بۆری شیرەکان، پوکانەوەی شانەی چەوری، ئەو دەدراوانەی کە لە گوێی مەمک یەنە دەرەوە ئایا هیچ واتایەکیان هەیە، هیچ نیشانەیەکی ترسناکن بۆ نەخۆش یاخود نا، ناسووری مەمک چییە و گرەی فالۆی چییە، ئایا گرەی سەرەتان چییە و چۆن تەشخیصەکرێ و چۆن دەرئەکەوێ و چۆن چارەسەرە بێت و ئەو کەسانی کە کەسوکاریان هەیە تووشێم نەخۆشیە بوون ئەبێ چۆن ئاگاداری خۆیان بن و ئەو فەحسانە چییە کە بۆ نەخۆشەکرێ و ئەمانە چۆن هاوکارە لە چارەسەری نەخۆشەکانە، سۆنەری پێشوەخت یاخود تەشخیصی پێشوەخت چی ڕۆڵێکی هەیە لە چارەسەری ئەم نەخۆشیە یاخود لە پارێزگاریکردن لە ژیانی نەخۆشەکەیە. ئەو جۆرە نەخۆشیانە بە چ جۆرە نەشتەرگەریەک چارەسەرەکرێن بۆ نەخۆشیە هەموو مەمکێ بێلابە بۆ ئەبێ بەشێکی بپارێزێ لە کاتێکە. ئەی بۆ دەستکاری بنباڵەکرێ، ئایا بۆ قۆڵ ئاوسێ لە دوای بنباڵ پاکردنەوە و گرەی لیمفاوی شڕبتێکی هەیە بە مەمکەوە، ئایا تۆپەڵی بنباڵ بەشێکە لە مەمک یاخود نەخۆشیێکی جیاوازە، ئایا چارەسەری کیمیاوی، چارەسەری بایۆلۆژی، چارەسەری تشک، چارەسەری هۆرمۆنی دوای ئەوەی کە نەشتەرگەری بۆ نەخۆشەکە ئەکرێ یاخود پێش ئەوە ئایا هیچ ڕۆڵێکیان هەیە؟ بەڵێ. بۆیە خۆشویستەکانم زەڕورە بچینە خزمەتی ئەم بابەتەوە و بە گوێی دڵەکانمان گوێبیستی بین وەلی تێ بگەین بۆ ئەوەی کە ئالێرانەوە وەڵامی پرسیارەکانتان بینەوە. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سمارت وەرچەرخانە.